السلام عليكم متابعينا خوين كاران عزيز صلاة ورحمة خدای گەورە بڕژێ بەسەرتان مامۆستا ئیسماعیل سەباحم لە یەکەم ڤیدیۆی بەشی ئەدەبی کوردی پۆلی 12 ئامادەیە و لەگەڵتانم قوتابیانی بەڕێز لەم ڕیکۆردەدا هەوڵدەین یەکەم بابەتی ئەدەبی کوردی پۆلی 12 ئامادەی لە ڕێڕەی شعری کوردی قۆناغ یەکەم 1939 تا 1950 ڕوون بکەینەوە بەڵام پێش ئەوەی باسی بابەتەکە بکەین دەمێ ئەوەتان پێ بڵێم کە سەرجەم بابەتەکانی ئەدەب خود کراتەوە ئینجا ڕێکۆرد کراون واتە جیاواز لەگەڵ هەموو ڕیکۆردەکانی دیکە لە شێوەی پرسیار و وەڵام نییە بەڵکو تەنها لە شێوەی داڕشتنەکی پوخت و ورد داڕژراوە بابەتەکان و هەروەها لەگەڵ دیاریکردنی بابەتە گرنگکە ڕوونکردنەوەی لەسەر دێن و پاشان پێشتان دڵێن کە چ پرسیارێکی وزاری لێ هاتوۆتەوە وە خود لەناو خودی داڕشتنەکەەوە پرسیار دروست دەکەین قوتابیان لە یەکەم بابەت کە قۆناغ یەکەمە لە ساڵی 1939 تا 1950 دەگرێتەوە طبعاً یەکەم بابەتی ئەدەبی کوردی پۆلی 12 خۆی لێ دەبینێتەوە کە ڕێڕەی و شعری کوردی ڕێڕەی و شعری کوردی لە ماوەیەک لە ماوەکان دیاری کراوە لە ساڵی 1939 تا 1991 باشە لە ماوەی ئەو چەند ساڵەدا ڕێڕەوەکە کراوەتە سێ قۆناغی جیاواز ئەو سێ قۆناغی جیاوازە هەر یەکیان تایبەتمەندی و سیفات و کۆمەڵێک شاعری دیاریکراویان هەیە تۆ دەبێت لەم بابەتەدا چی بکەیت لەم بابەتە دەبێت ناوی شاعیرەکانی قۆناغێکە بناسیتەوە یە قۆناغی دووەم بناسیتەوە هی قۆناغی سێمیش بناسیتەوە و تایبەتمەندەکانی قۆناغی یەکەم بناسیتەوە و ئایا ناوەڕۆکەیان چ بووە و ئایا زمانەکەیان چ بووە و ئایا لانی تەکنیکیان چۆن بووە باشە دەبێت ئەم خاڵان زۆر بەوردی جودا بکەیتەوە و ئایا بزانی کامە شعر لە کامە قۆناغ نووسراوە بەم شێوە دەتوانی بابەتەکە کۆنتڕۆل بکەیت و ئینجا دەست بە خوێندی بابەتەکە بکەیت و پاشانش ئەگەر لە مەلزەمەکەت یاخود لە ڕێبەرەکەی کە لە بەردەستدا سەرۆزارەکانی دوای بابەتەکە حەڵ بکەیت بە ئەکیدی کە نمرەیەکی تەواو لە بابەتەکانی ئەدەب دەهێنیت و بۆ دەتوانێت زۆر بە ئاسانی کۆنتڕۆلی بکەیت تەمام بەو شێوە دەتوانین بابەتەکانی ئەدەب کۆنتڕۆل بکەیت یەکەم بابەتمان دەربارەی قۆناغ یەکەم 1939 تا 1950 دەڵێ ڕێڕەی شعری کوردی بەپێ ڕووداوە سیاسی و ڕووناکبیریەکان دابەش کرا قوتابیانی بەڕێز ڕێڕەی شعری کوردی تازە دەتوان کراوەتە سێ قۆناغ بۆچی بەهۆی چیوە بەهۆی چ هۆکارێک کراوە سێ قۆناغ بەپێی دوو هۆکار یەکەم بەپێ ڕووداوە سیاسیەکان و پێ ڕووداوە ڕووناکبیریەکان یەک جار لەو زاری هاتۆتۆ نووسرا بوو دەیوت ڕێڕەی شعری کوردی بەپێی چی دابەش کراوە دەڵێ بەپێی ڕووداوە سیاسی و ڕووناکبیریەکان ئەمە خاڵێک خاڵێشتر پێش قۆناغی 1939 تا 1950 شعر لە ڕووی ڕوخسار و ناوڕۆکەوە هەنگاوی گەورەی نابوو ئاگادار بە لە ڕووی چیەوە لە ڕووی ڕوخسار و ناوڕۆکە بەڵام کەینێ پێشی قۆناغی 1939 تا 1950 واتە لە قۆناغی کلاسیک پێشی کلاسیک بڵێن لەم قۆناغەدا شعری کوردی هەنگاوی گەورەی نابوو باشە پێشی ئەم قۆناغا شعری کوردی هەنگاوی گەورەی نابوو ئەمە خاڵێشتر ئەوەیە ئەمە تایبەتمەندی شعری زیندومان هەیە بە چ شعرێک دەوترێت زیندوو هەستە بۆ نەمە شعرەکەی پیرەمێردمان هەیە ئامڕۆژی ساڵی تازەی نۆرۆزاتەوە هەموو نۆرۆزاکەمە دەچینە سەیران و دەشت و دەر و گەشت و گوزار تەماشا دەکەین ئەو شعرە لێ درێتەوە هۆکارەکەی چییە لەبەرەوەی شعرێکی زیندووە باشە بە چ دەوترێت شعری زیندوو تەماشایکە شعری زیندوو بۆی دەناسرێت دوو تایبەتمەندی هەیە دەڵێ گزارشکردن لە کاتی لەدایکبوونی دەکاتن هەروەها هەڵگری سیما و تایبەتمەندی قۆناغی نووسینی دەقەکە بێتن واتە کاتێک ئەمە شعرەکە دەخۆینەوە دەزانین ئەو شعرە کەی نووسراوە و هەروەها دەزانین لە کامە قۆناغدا نووسراوە بۆی لەو حاڵەتە ئەو شعرە پێی دەوترێت شعرێکی زیندوو خاڵێشترمان هەیە دەڵێ چوار خاڵمان هەیە بۆ هۆی گۆڕانکاری لە شعردا چوار خاڵەکە چیە ساتە وەختی پەژارە ژەنگی سیاسی کاتی شەڕی دووەمی جیهانی هەروەها خەباتی سیاسی و لەگەڵ ئەوەشدا خۆپیشاندانی کۆمەڵانی خەڵک لە عێراق بەگشتی کوردستان بە تایبەتی تەمام ئەو چوار خاڵە قوتابیانی بەڕێز بۆ هۆکارێک لە ئەوی گۆڕانکاری لە شعردا دەبست بێتن لەبەر ئەوەی شعر بەخۆی تەماشاکەم قوتابیانی بەڕێز شعر ڕنگدانۆی بواری کۆمەڵگەیە ڕنگدانۆی باری کۆمەڵگەیە کۆمەڵگە لە چ بارودۆخێکدا زۆرینەی حاڵەتەکان خۆی لەوە دەبینێتەوە کە شعریش ڕنگدانۆی ئەو کۆمەڵگەیە دەبین ئەمە کۆمەڵێک شعرمەنها بۆ پێشمەرگە نووسرایە بۆچی چکە لەناو کۆمەڵگەی کوردیا پێشمەرگەمان هەیە تەمام کەواتە لەو حاڵدا ئاگادار بە ئەو چوار خاڵە بۆتە هۆکار بۆ گۆڕانکاری لە شعردا طبعاً لە شعری کوردیدا خاڵێشتر ئەوەی لە پاڵ دەنجی تازە دەنجی ئەو شاعران دەبستین تەماشاکە ئەوە تایبەتمەندی قۆناغی یەکەمە دەڵێ لە پاڵەوەی کە کۆمەڵێک دەنجی تازەمان هەیە کۆمەڵێک شاعری تازەمان هەیە
دەنجی ئەو شاعران دەبیستن لە قۆناغی پێشدا دەنجی ڕەسەنی کوردی بوون بەڵام هەندێک گۆڕانکاران بە شعرەکانیان هێنابوو لەم قۆناغە کۆمەڵێک شاعیرمان هەیە لە قۆناغی پێش 39 تا 1950 شعریان نووسیە بەڵام کاتێک کە دێنە ئەو قۆناغا هەمان ئەو کەسانەنا بەڵام بە تۆزێک دەستکاری بە شعرەکانیان تۆزێک دەستکاری بە شعرەکانیاندا کردووە ئەو زە پاشناتی شعری دیکەیان نووسیوە خاڵشترمان هەیە دەڵێ گۆڕانی گرنگ لە چ بوو لە ناوڕۆکی شعری بوو ئاگادار بە ئاگادار دوو خاڵمان هەیە لێت تێکەڵاو نەبی ئەگەر گوتی پێشی قۆناغی 1939 تا 1950 گۆڕانی گرنگ لە ڕووی چۆ بوو دەڵێ ڕوخسار و ناوەڕۆک بەڵام لە قۆناغی 1939 تا 1950 گۆڕانی گرنگ لە چ ڕۆکۆ بوو دەڵێ لە ڕووی ناوڕۆکۆ بوو ناوڕۆک یعنی ئەو بابەتەی کە شعرەکەی لۆ دەنووسرا ئایا بابەتەکە سیاسیە کۆمەڵایەتیە خۆشەویستیە یانش ئەوەتە بووم لە نیشتمان پەروەریە هەرێک لە نمونەی دیکەشمان هەیە دەڵێ ناوڕۆکی شعری ئەم قۆناغە لە چ ڕۆکۆ بوو لە ڕووی سیاسی بوو نەتەواتی بوو هەروە چینایەتی بوو ناوڕۆکی شعری ئەم قۆناغە زیاتر ڕووی لەو سێ بابەتە کرد یعنی زیاتر شعرەکان لۆ ئەو سێ مەبەستەی دەنووسران یان سیاسی بوون یان نەتەواتی بوون یانیش چینایەتی بوون باشە چینایەتیان جیاواز نێوان چینی کۆمەلگە و هەژار چینی جوتیار و دەرەبە و دەسەڵاتدار و ئاغاکان هەروەها دەڵێ هەستی کوردایەتی ئاگدارن هەستی کوردایەتی ئاراستەیەکی تری وەرگرت چۆن دەڵێ خەباتی سیاسی ئەو سەردەمە خرایە ناو دەقە شعریەکانەوە شعر بووە هۆکارێک بۆ زیاتر هۆشارکردن میلەت لە پێناو بەدەستهێنانی مافەکانە قوتابیانی بەڕێز دەڵێ هەستی کوردایەتی ئاراستەیەکی تری وەرگرت خەباتی سیاسی ئەو سەردەمە چ بوو خرایە ناو دەقە شعریەکان یعنی چ یعنی ئەگەر بێت و پێشتر خەڵک تەنها بە چەک بە سیلاح خەباتی سیاسی کردبی دیفاعی لە کوردستان کردبی لەو سەردەمەی خۆمان جیاوازێکە لە قۆناغ 1950 لەو سەردەمی کۆمەڵک شاعیرمان هەیە بە شعر خەباتی سیاسیان کردووە بە شعر ینی دیفاعیان لە کوردستان کردووە کەواتە لێردا دەبێتە خاڵێکی جیاواز ئاگدارن هەروەها دەڵێ شعر بۆ هۆکارێک بۆ زیاتر هۆشارکردنەوەی میلەت و لە پێیان بەدەستهێنانی مافەکانیدا شعر وەکو هۆکارە بەکاردێنرا بۆ ئەوەی خەڵک زیاتر هۆشار بێتەوە وریاد بێتەوە جەماعات خەڵچینە ئەنگۆ دەبێت لەسەر مافی خۆتان لەسەر حەق خۆتان بە جواب بێن هەموو ئەو شتانە لە چیوە سەرچاویان گرتووە لە شعرەوە شعر بۆ هۆکارێک بۆ ئەوەی خەڵک زیاتر وریاد بێتەوە هۆشار بێتەوە تەمام ئەوە خاڵشترمان هەیە دەڵێ ئەو شاعرانە لە خەبات سیاسی ئەو سەردەم هاتن ناو جیهانی شعریەوە خاڵێکی زۆر گرنگە قوتابیانی بەڕێز ئەو چەند شاعیرەمان هەیە ئێستا پێش دڵم لەبەردەکەی ئەو چەند شاعیرە بە خۆیان بڵێن لەناو خەبات سیاسی بوون ناو حیزبدا بوون باشە بەڵام جگەلێکە لەناو حیزبدا بوون هاتن لە ناو خەباتی شعر و هۆنراوە و ئەدەبیاتدا شعریان دەنووسی و خەباتیان دەکرد چێنە شاعیرەکان تەمەشا قوتابیان هەردی هێمن هەژار هەردی هێمن هەژار ئەوە چەند ئەو سێدانە دیلان دڵدار هەردووک بەدا دەست پێ دەکەن هەردی و هێمن هەژار بە هەیە دەست پێ دەکەن ئەوە پێنج شاعیر ئەیتکە چییە کامران مکری لەگەڵ جگەر خوێنی کەواتە چەند شاعیرمان هەیە کەواتە حەفت شاعیرمان هەیە کە لە ناو کۆڕی خەباتی سیاسی ئەو سەردەمەوە هاتە ناو کۆڕی جیهانی شعریەوە خاڵێکتر هۆنراوەکمان هەیە تەمان پێشەوەی ئەو هۆنراوەتانە بۆ باسکەم لەو ڕیکۆردان ئاگاداریشتەک بن هەر نووسینێکی کەس کردیت نووسینێک کەسکەکە قوتابیانی بەڕێز ئەوە بەرهەمە ناوی بەرهەمەکەیە زەردەکە خاوەنی بەرهەمەکەیە تاوە ئەزانی من کەسێکە بەرهەمە زەردەکە خاوەنی بەرهەمەکەیە هۆنراوەیەکمان هەیە بە ناوی هۆنراوی کوردم ئەمن ئەوە ناوی هۆنراوەکەیە هۆنراوەکە هیچەیە هی هێمن مکریانیە سایمەندێک لە هۆنراوەیدا هەیە دەڵێ ئەو هۆنراوێت دەرخەری ئەو ڕاستیەیە کە هەست و نستی کوردایەتی بە تەواتی شعری کوردی قۆناغی داگیر کردووە واتە کاتێک کە ئەو هۆنراوە دەخوێنینەوە لومان بە دیار دەکەێت کە هەست و نستی کوردایەتی تەواوی قۆناغەکەی داگیر کردووە ئەم قۆناغە بۆ دەناسرێتەوە کە زیاتر شاعر بۆ نیشتمان پەروەری کوردایەتی نووسراوە بەپێی ئەو خاڵی دێتن هۆنراوەکە دەڵێت دەڵێ گەرچی تووشی ڕەمزەڕۆی و حەسرەت و دەردم ئەمن قەت لەدەست ئەم چەرخە سپڵە نابزم مردم ئەمن عاشقی چاوی کەژاڵ و گردنی پرخاڵ نیم عاشقی چێ و تەلان و بەندەن و بەردم ئەمن بەسە واز لە چاوی کەژاڵ و چاوی جوان و چاو پیاڵە و نازانم گردنی پرخاڵ واز لەبیرن کە هەچ خەمۆدیلی نەمادی عاشقی چێ و تەلان و بەندەن و بەردم ئەمن کابرا خوب بە پێشمەرگە دەزانی
دەڵێم عاشقی چیاکانم عاشقی بەردی کوردستانم یعنی خەبات دەکەم لە پێناوی کوردستانم کەواتە لێرەدا ئەم شعرە دەرخەری ئەو ڕاستیە کە هەست و نەستی کوردای تەواوی قۆناغەکەی داگیر کردووە زۆر باشە خاڵشترمان هەیە دەڵێ شعرێکمان هەیە بەناوی شعری چی شعری ئاڵامن باشە شعری ئاڵامن هیچ هەیە شعری ئاڵامن هیچ جگەر خوێنە زۆر گرنگە دەڵێت جگەر خوێن هەستی کوردانی خۆی بۆ سەر بەخۆی هەڵکردنی ئاڵای کوردستان دەردەبرێت دوو خاڵاگەدار بە هەستی کوردانی خۆی بۆ سەر بەخۆی هەروەها بۆچی دیکەش بۆ هەڵکردنی ئاڵای کوردستان کەواتە دوو خاڵە یەک خاڵ نییە لێرە ئەگەر هاتووە لە ئیمتحانێ لە وزاری گوتی لە کام لەم هونراوەندا شاعیر هەستی کوردانی خۆی بۆ سەر بەخۆی و هەڵکردنی ئاڵای کوردستان دەردەبڕێ دەڵێ لە هونراوەی ئاڵامن هونراوەکە هیچێ هیچ جگەر خوێنە لە کامە قۆناغ مسرای لە قۆناغی یەکەم ساڵی چەند 1939 تا 1950 ئەها لەوەندەی چاپ پساری لێ دروست بوو شارەکەش دەخوێنینەوە پسارەکەش لێ دروست دەبی دەڵێ ئالا سێ ڕەنگی تو بناو و دەنگی تو نیشانە جەنگی تو ئەی خورتێن کوردان سڵاوێ لێ بکەن تەماشاکەین ئەو هونراوەکە ئەو هۆنراوەمان هەیە هۆنراوەکە هیچیە دەڵێ مامۆستا هۆنراوەکەی جگەر خوێنە و هەروەها بەناوی ئاڵا منە زۆر باشە ئەگەر لە ئیمتحان لە بۆ تۆ هیناوە دەربارەی شعر باش شتێکتان پێ بڵێم نووسراوە بناو و دەنگی تو ئەو های نووسیوی گوتی ئەو نیوە دێرە بە کام نیوە دێر تەواو دەکرێت بە کام نیوە دێر تەواو دەکرێت نیوەکەی دوای خۆی دەنووسی لە پاش خۆی چ نیوە کات و ئەی دەنووسی ئەگەر گوتی بە کام نیوە دێر تەواو کراوە ئی پێش خۆی دەنووسی تەواو ئەگەر گوتی بە کام نیوە دێر تەواو دەکرێت ئی پاشی خۆی دەنووسی ئەگەر گوتی بە کام نیوە دێر تەواو کراوە ئی پێش خۆی دەنووسی ئێستا دەڵێت بناو و دەنگی تو باشە دەڵێ بە کام نیوە دێر تەواو دەکرێت دەڵێ نیشانە جەنگی تو تەواو ئەگەر گوتی بە کام نیوە دێر تەواو کراوە دەڵێ ئاڵا سێ ڕەنگی تو ئەوە شێوازشتی کە هاتنەوەی پرسیارەکان خاڵشترمان هەیە دەڵێ شعر هەڵگری پەیامی مرۆڤایەتی بوو لەم قۆناغە قوتابیانی بەڕێز خاڵشی زۆر گرنگە شعر هەڵگری پەیامی مرۆڤایەتی بوو یانی چۆن دەڵێ شاعیرە شعریان بۆ خەباتی گەلانی تر لە پێناو سەربەخۆیدا نووسیوە شعر کانیای بیری ئازادی خوازی گەلانی تری جیهانش بوو واتە لێرەدا ڕاستە هەست و نەستی کوردای تاوی قۆناغەکەی داگیر کردو بەڵام لەگەڵ ئەوەشدا شاعیرمان هەیە شعری بۆ خەباتی نەتەوەکانی دیکە نووسیە ئەوان بێجگلۆی کە دەزان بە خۆیان خەباتکردن و تێدەکۆشتن و هەوڵدەن لە پێناو سەربەخۆی وڵاتەکە و نیشتیمانەکەی خۆیان بەڵام شاعیرەکانی ما عنسوڕ نەبووینە نەتەوە پەرز نەبووینە یەکجار ئەوها وەکو هەندێک شاعری نەتەوەی دیکە شعریان بۆ خەباتی گەلانی تریش نووسیوە و هەروەها دەڵێت چ دەڵێ شعر کانیای بیری ئازادی خوازی گەلانی تری جیهانیش بوو تەمام هاتبووە لە وزاری دەگوت لە کام قۆناغدا شعر کانیای بیری ئازادی خوازی گەلانی تری جیهان بوو دەڵێ مامۆستا لە قۆناغی چەندەم لە قۆناغی یەکەم 1939 هەتاوەکو 1958 تەواو ئەوە تایبەتمەندی ئەم قۆناغەیە ئەو خاڵمانەیە تا ئێستا لە وزاری نەهاتۆ بەڵام پێشبینی لە بۆکەکە بێتەوە دەڵێ لەم قۆناغەدا شعر نووسراوە بۆچی بۆ باسکردنی سروشت باشە لەم قۆناغەدا شعر لەو وەسفە ڕوتە ڕزگار بوو یا دەرباز بوو کە لە شعری کلاسیش کوردیدا هەبوو ئاگدار بە دەکرێت لە وزاری لێت بێتەوە بڵێن لە کام قۆناغدا شعر لەو وەسفە ڕوتە ڕزگار بوو کە لە شعری کلاسیک کوردی هەمان بوو دەڵێ مامۆستا لە قۆناغی 1950 واتە قۆناغی یەکەم نمونەی چیمان هەیە بۆ نمونە دیلانی شاعیر باشە دیمەنی سروشتی کوردستان کارێکی دەکات ئاگدار بە هێنابیەوە دەگوت لە کام لەم دێرە هۆنراوانە شاعر دیمەنی سروشتی کوردستان کارێکی دەکات دەڵێ مامۆستا لە هۆنراوەی چی لە هۆنراوەی بەهار هۆنراوەکە دیلان بەناوی بەهارە گوتمان زەردەکە خاوەنی بەرهەمەکەیە سەوزەکەش چییە ناوی بەرهەمەکەیە دەڵێ وا بەها دیسان تاڕێی ئەپۆشێ گوڵاڵە پیاڵەی خوێنی ئەنووشێ نێگرس ئەندام شۆر ڕەنجی زێڕینی و نەوشە و کڕنوش پەڕی چینچینی تەمام دەکرێت ئیمتحان لۆت بێتەوە بڵێ وا بەهار دیسان تارای بۆشایە دەڵێ ئەپۆشێ گوڵاڵە پیاڵەی خوێنین بۆشایی دەڵێ ئەنۆشێ دەکرێت بۆ شێوازە لە بۆت بێتەوە دەکرێت یەک وشتە لە بکاتە بۆشایی دەکرێت داوای نیوەدێرەکەی پاش خۆیان نیوەدەرەکەی پێش خۆی لەوە بکاتن کاتە ئاگاداری ئەو حاڵەتە ببە و ئێستا مۆدێلەشتی کەش پێیا بە قوتابیانی بەڕێز دەڵێ لە کام لەم شعرانە شاعر دیمەن و سروشتی کوردستان کاری تێدەکاتن ناوی هۆنراوەکەت ناداتێ ڕاست هۆنراوەکەت داتێ ئاگدار ئەوەشمان هەیە هۆنراوەکەت داتێ
يعني یەک لە نیوەدێرەکانی هونراوەکە لەوانەیە بداتێ ئاگاداری ئەو نمونەیەشمان هەیە. خاڵێشترمان هەیە دەڵێ لەم قۆناغا باسکردنی ژن تەنها لە چوارچەوەی جوانی و ڕوخساریدا نەماوە بەڵکو لا لە کێشەکانی کراوەتەوە. قوتابیانی بەڕێز یەک لە تایبەتمەندەکانی ئەم کورت کراوەشتان با پێ بڵێ هەر خاڵێکی شین و نیلت بینی ئەو خاڵ شین و نیلە لە وزاری هاتبووەتەوە. هەر خاڵێکی شین و نیلت بینی ئەو خاڵە شین و نیلە لە وزاریدا هاتووەتەوە ئاگادار بن. دەڵێ لەم قۆناغەدا باسکردنی ژن تەنها لە چوارچەوەی جوانی و ڕوخساریدا نەماوە بەڵکو لا لە کێشەکانی کراوەتەوە. وەکو شعری کلاسیک نییە. لە شعری کلاسیک یعنی زیاتر وەصف بۆ لە بۆ ئافرەتی ئاگادار بە وەصفی ئافرەت کرایە. بەڵام لە قۆناغی 39 تا 1950 تەنها باسی جوانی ئافرەت نەکرایە بەڵکو لا لە کێشەکانیشی کراتەوە واتە ئەو کێشانێک کە ئافرەت هەیە ببوون لە کێشەی تێکەڵابوون لەگەڵ کۆمەڵگەیان هەبووە، کێشەی خوێندەواریان هەبووە بۆ نمونەیان توانی بچن بخوێنن، کێشەی ئازادیان هەبووە، کێشەی بەشداریکردن لە کۆڕی سیاسیان هەبووە، نەیانتوانین لە حیزبانە بەشداری بن. ئەوان هەموو کێشەی ئافرەت بوونە لەو سەردەمی. چونکە وا باسی ژن کرا کە وەکو پیا و ئەرک و مافی هەیە لە کۆ دەبێت لە کۆڕی سیاسی تێکۆشاندا بەشدار بێت. ژنی کورد لە کۆتی و دیلی و دواکەوتوی ڕزگاری بێت. تەمام؟ بۆ نمونە چمان هەیە بۆ منە شعرێکمان هەیە بەنای چی؟ بەنای شعری نەسرینی. شعرەکە هی چێە؟ هی بێکەسی شاعیرە. ئەو شعرە چمان پێ دەڵێ؟ لەو شعرە شاعر دیمەنی دواکەوتوی ژن لەناو کۆمەڵگە بەرجەستە دەکات. لەو شعر لەمان بەدار دەکەێت کە بالضبط بالفعل ئەکێت کە شعر لۆمەی دەرخستێک کە ژن لەناو کۆمەڵگەدا دواکەوتوو بووە حسێبی لەبۆ نەکرایە لەگەڵ ڕێزم. دەڵێ ئەم چەشنە ئاوێتەکردنی ژن لەگەڵ کێشە سیاسەکاندا وای کرد چبی بۆ هۆی کە ژن تەنها وەکو خۆشەویست سیر نەکرێت. تازە باسمان گوتمان تەنها باز لە جوانی ڕوخساری ئافرەت نەکراوە بەڵکو لا لە کێشەکانی کرایتەوە کە بەس باس لە جوانی ڕوخساری ئافرەت نەکراوی دەبێت چشبی دەبێت لا لە کێشەکانی بکەوە تەنها وەکو خۆشەویست باسی نەکەی. ناکرێت و تەنها وەکو کلاسیک برێ وڵای شعری کلاسیک بۆ نمونە برێ وڵای چاوت نازانم دەڵێ ژێر پیاڵێ و بەژن و باڵات عەرعەریە و ڕوخسارت دەڵێ ماگە و لێ و دەڵێ نازانم چیەوە ها وەسفانە نامانێ کاک وەز لە وەسفانە بینە وەرە ئەمە نامانێژن تەنها وەکو خۆشەویست سەیری بکەین دەمانەیە وەکو کەسایەتێکی دیار لە کۆمەڵگە تەماشای بکەین. دەڵێ چی شعرەکە؟ دەڵێ مەڵێ من کچم تۆش وەکو منی محتاجی علم و فەن و خوێندنی مەزبوری ئیش و خزمەتکردنی هەڵسە تێکۆشە تا خوێنت گەرمە سەرپۆش بڕێدە چوە ئادەی شەرمە. ئەوە هۆنراوەکەی چێە؟ هۆنراوەکەی بێکەسی شاعیرە. هۆنراوەکە بەناوی چ بوو؟ بەناوی نەسرین بوو. بەناوی نەسرین بوو. دەرخەری چ بە ڕاست ئەو هۆنراوەیە؟ دەڵێ مامۆستا ئەو هۆنراوێ دەرخەری ئەوەیە کە دیمەنی دواکەوتوی ژن لە کۆمەڵگە بەرجەستە دەکات و هەروە ئەم چەشنە ئاوێتەکردنی ژن لەگەڵ کێشە سیاسەکاندا وای کرد کە ئەوە ژن تەنها وەکو خۆشەویست تەماشا نەکرێتن. تەمام؟ خاڵێشترمان هەیە دەڵێ دیارترین شاعیر ئاگادار بە. دیارترین شاعیر لە بواری خۆشەویستی بۆ ژن چێە؟ دەڵێ مامۆستا ئەحمەد هەردیە. بەخوا شاعیرێکی گەلە نازدار بوو. شعرەکانی زال لە حەد تاموسێژیان لێ دەکەی. دیارترین شاعر کە لە بواری خۆشەویستی بۆ ژن شعری نووسی بێ چێە؟ دەڵێ مامۆستا ئەحمەد هەردیە. هۆنراوەکەی بەنای چییە؟ هۆنراوەکەی بەنای چەپچێ گوڵ بۆ سد فاتیمەیە. چەپچێ گوڵ بۆ سد فاتیمێ. هۆنراوەکەی دەڵێ چ؟ دەڵێ گەرچی دڵداری لە خاشی ئێمە ئەفسانەیە هەر بە تەنیا بۆ کوڕی خاوەن تەلار و عانەیە ئەمما جانەکەم یان جانەکەم ئەمما دڵی من لەو دڵە شێتانەیە بێ ئەوەی هیچ شک بەرێ کوژراوی ئەو چاوانەیە. طبعا ئەگەر بیخۆینەوە دەڵێ گەرچی دڵداری لە خاچی ئێمە ئەفسانەیە. ئەفسانە چێ؟ یان ئەفسانە درۆ دەلە سێتەوە دول دەڕی ئێوە ئەفسانە درۆ دەلە سێ ڕاست و ئەساسی نییە. دەڵێ هەر بە تەنیا بۆ کوڕی خاوەن تەلار و عانەیە دەکرێت لێرە بواتە کۆنیش بەکاربێت بڵێ لەوانەیە دڵداری لە خاچی من زۆر لە مێژە هەبیتر ئەفسانەش کۆنە. هەر بە تەنیا بۆ کوڕی خاوەن تەلار و عانەیە هەر بۆ کوڕانەیە کە دەوڵەمەند و منداڵە ئاغان و منداڵە وەزیر و منداڵە ئەمدا پەرلەمانە لۆ هەژاری نابی کاچ خۆم. دەڵێ گیانەکەی خۆم باج دەکا. دەڵێ دڵی من لەو دڵە شێتانەیە بێ ئەوەی هیچ شک بەرێ کوژرای ئەو چاوانێ. کرد وەڵای بە کوردەکەی خۆمان دەڵێ نە ئیشم پێتە نە ئیشت پێمە نە جوانی
نا قیت و قۆزی نە منداڵە ئاغای نا منداڵە ئاغام نە منداڵە پەرلەمانتار نە منداڵە پەرلەمانتار بە سوڵای گەلێکم خۆش دەوێت ئەوە ئەحمەد فەردی ئەو شعرەمە پێ دەڵێتن کەواتەگەر ئیمتحان لە بۆم هاتووە گوتی دیارترین شاعیر کە شعری بۆ خۆشەویستی ژن نووسی بە چێە دەڵێ ئەحمەد هەردی لە کامە هۆنراوە ئەو خۆشەویستی دەربڕیوە دەڵێ مامۆستا لە هۆنراوەی چەپچی گوڵ بۆ ست فاتیمە هۆنراوەکەی چی هەم بوو ئەو هۆنراوە نازداری ئەحمەد هەردی بوو باش خاڵێش ترمان هەیە بە نیلی نووسیتم عیلە وزاری هاتیتەوە بسم الله دەڵێ شاعیران زیرەکانە کێشەی کۆمەڵایەتی و چینایەتیان لەگەڵ کێشە سیاسەکان تێکەڵ کردووە سەرجەمی دەقە شعرەکانی ئەم ماوەیە پاڵپشتی چینی چەوساوە بوون دیژی زۆردارن وەستاونەتەوە بەردەوام هاوڕێ جوتیار و کرێکار و خەڵکی زەحمەت چێش بوون ئاگادارە شاعیران زۆر بلیمەتانە لێهاتوانە زیرەکانە باشە کێشەی کۆمەڵایەتی و چینایەتیان تێکەڵاو چکوتیا تێکەڵای کێشە سیاسەکان کرد یعنی کاتێک کە شعریان نووسیە هەم لە شعرەکە سیاست تێدا بووە هەم کێشەی کۆمەڵایەتی تێدا بووە هەم کێشە بڵێن چینایەتیەکانی تێدا تێکەڵاو کردی ئەو شعرەکان نووسێ و بەڕەچەند هاوێشتە مزگەفتی بە کوردەکەی خۆمان باشە نمونەی تێکەڵاوکردنی کێشە کۆمەڵایەتی و چینایەتی و سیاسەکان و هەروەها پاڵپشتیکردنی چینی چەوساوە دژی زۆردارن لە شعری چێدا بەدیار دەکەوێت دەڵێ مامۆستا لە شعری قانیعی شاعیر شعرەکەی بەناوی چ بوو شعرەکەی بەناوی قەڵاچۆی دوژمن بوو دەڵێ ئەم بابەتەی سەرەوە لە شعری چێ دیارە لە شعری قانیع بەناوی چ بوو شعرەکەی قەڵاچۆی دوژمن دەڵێ هەروە شاعیران لە هەمان کاتیشدا بایەخیان بە ئاشتی و هاوخەباتی مرۆڤ دۆستی داوە وێ شاعیرەکان لەوانەیە دژی ستەم و زۆر دەران بوون بەڵام لەگەڵ ئەوەشدا بەنەوعەک باسییان کردیە کە کێشە دروست نەبیتن یعنی چ یعنی بە ئاشتی و بە هاوخەباتی مرۆڤ دۆستی گرنگیان پێداوە گرنگیان بۆ خاڵە داوە نیان هێشتیە خەڵک ئەو شعرانە ئەوەندە زۆر تەئسیرە لێ بکاتن ویان لێ بکاتن برایەتی و تەباری نێوان خەڵکیدا نەبینێ بەڵکو گرنگیان بە مرۆڤ دۆستی و هەروەها ئاشتی و هاوخەباتی داوە شعرەکە قانع گوتمان بەناوی قەڵاچۆی دوژمن شعرەکەتمان پێ دەڵێ با هەموو جوتیار و پاڵە و ڕەنجبەران یەک بگرن تا دەبنە هێز و پشتیوان هەڵگرن یەکسەر دروشمی هاوبەشی بێ جیاواز لەسەر ڕەمز و نیشانەها تەماع تەماشایکەن دەڵێ با هەموو جوتیار و پاڵە و ڕەنجبەران باشە جوتیار و پاڵە و ڕەنجبەران ئەو کەسانە بوونە جوتیارن هەروەها بڵێن خزمەتی دەغڵ و دان و باغ و باغاتی خەڵکی دەکەن ئەو ناویان هەیە دەڵێ با ئەوان یەک بگرن هەتا دەبنە چی دەبنە هێز و پشتیوان لێردا چییە لێرە ئاگادار بە شاعیر چییە شاعیر پاڵپشتی چینی چییە پاڵپشتی چینی چەوساوێ تەواو دەڵێ هەڵگرن یەکسەر دروشمی هاوبەشی ئاگادار بە گرنگیدان بە چێ گرنگیدان بە هاوخەباتیە بێ جیاوازی لەسەر ڕەمز و نیشان یعنی فەرقی نییە ئەتوو شینی ئەتوو سەوزی ئەتوو پرتەقاڵی ئەتوو نیلی ئەتوو سوزانم ئەها زەردی باز لەو شتانە بینە مۆدی لەو شتان نەمایە دەڵێ بێ جیاوازی لەسەر ڕەمز و نیشانەکان لە خۆتان گرنگی بە هاوخەباتی خۆتان بدەن هەوڵدەن لەوەی دەوڵەت سەر بە خۆتان هەبی کاچی خۆم مۆدی لەو شتانە نەما ئەو جارە دەڵێ گرنجدان بە ڕوخساری شعری لە ئاستی تاقیکەسیدا دەبینرێت جەماعەت گرنجدان بە ڕوخساری شعری من ڕوخساری شعری دەگرێتەوە قوتابیانی بەڕێز ڕوخساری شعری ئاگادار بە زمان دەگرێتەوە زمانی شعری دووەم چێشی شعری چێشی شعر هەروەها سەروە خاڵی تریشمان هێچیە تەکنیک ڕوخساری شعری ئەو چوار خاڵە دەگرێتەوە ناوڕۆکیش بە ڕوخسار و ناوڕۆکمان هێوایە ڕوخسار ئەو چوار خاڵە دەگرێتەوە هەرچەندە دەڵێن هەندێک دەڵێن تەکنیک جیاوازە لەگەڵ ڕوخساری بەڵام دەکرێت بە شەکلی حساب بکەین و هەروەها گوتیشمان ناوڕۆ یعنی مەبەستە شعرێکە بابەتە شعرێکە ئایا شعرەکە لەس بابەتە گوترایە ئەزیز دەڵێ لەم قۆناغەدا دەڵێ گرنجدان بە ڕوخساری شعری لە ئاسی تاکەسیدا دەبینرێت لێ گوتمان خاڵی گرنگی ئەم قۆناغە ناوڕۆک بۆ ئاگادار بە ئەیلۆ لێرە باسی ڕوخسار دەکاتن لە بەرۆی ڕوخسارەکە لە ئاسی تاکەسیدا دەبینرێتن تاکوترک لە هەریەکە و لە لاشی هەوڵدا ڕوخساری شعری بگۆڕێتن لێ خاڵە گرنگی بۆ ناوڕۆک درا ئاگادار بە دەڵێ کە بۆ گۆڕین و نوێکردنەوەی ڕوخسار و تەکنیکی شعری هەوڵدراوە
وەکوچی لە تاخردنەوە شعرەکانی قەدریجان گۆران دیلان کامەران هەمووی بە ئان کۆتایی دێت جەماعەت قەدریجان گۆران دیلان کامەران توانین بۆی لە خۆت بیناسیەوە بەرچاو دەکەن ئەوە دەتێچمان پێ بڵێ مامۆستا دەمێ ئەوەت پێ بڵێم کە گرنجدان بە ڕوخسارە شێعری لە ئاسی تاکەسە دەبیندرێتن هەندێک هەوڵدرایە لە ئەوی ڕوخسار و تەکنیکی شعری نوێ بکرێتەوە لە شعرەکانی چێوە دیار دەکەێت لە شعرەکانی ئەو چار شاعیری لە شعرەکانی ئەو سەر شاعیرێ دیلانمان هەیە دیلانی شاعیر هونراوەش هەیە بە ناوی ڕێگەی خەبات زەردەکە خاوەنی بەرهەمە سەوزەکە چییە سەوزەکە ناوی بەرهەمەکەیە هونراوەکە کەی نووسراوە لە ساڵی 1950 چما پێ دەڵێ بنیادی دەقی شعری کوردی دەگۆڕێت و چ دەکا بەرەو قاڵبێکی ئازادی دەباگەدار بە هینابیەوە دەیگۆ لە کام لەم شعرانە شاعر بنیاتی دەقی شعری کوردی دەگۆڕێت و بەرەو قاڵبێکی ئازادی دەبا هۆنراوەی کوردم ئەمن یانیش هۆنراوی ڕێگەی خەبات یان هۆنراوەی بەهار یانیش هیچ کامیان مامۆستا لە هۆنراوی ڕێگەی خەبات ئەم بابەتە دەبیندرێتن وازحە ئەو خاڵشمان زانی شعرێکمان هەیە بەنای شعری ئەی کچە شوان هیچەیە هی کامران بەکوریە لە 1950 نووسیەتی تیایدا شاعیر ڕوو لە چ دەکا ڕوو لە شعری ئازاد دەکا گەدار بە هەرچیان ڕوو لە شعری ئازاد دەکات بە کوردەکەی خۆمان هاتەمەعەت ئەلێ گوتمان لە ئاسی تاکەسیدا بوو وایە هەوڵدانەکان لە ئاسی تاکەسیدا بوون وەرە ئەو قسەی بەستۆ بەو خاڵەی بڵێ وێ هەوڵەکان بەردەوام بوون بەڵام نەیانتوانین بەتەواوی ڕێچکەی شعری ئازاد بکەنەوە یانی چ ئەوانە بەخۆیان سارکەسن بۆ سارکەسی دەرەقەتی ئەو هەموو ڕوخسار و هەموو شاعیرە کلاسیک کۆن نایەن ناسا دەویست بکەندەی بیدادەها بە هەنگاوەشی گسکە دەست بێکەن هەرێکە لە جێ خۆی بەڕەشی بایەتە مزگەفتی ئەو زەهێدیەدی هەتا دەق دەگریتن دەستە دوێ ئەو زەلویە دەڵێ ئەو هەوڵانی کە لەسەر و درا بۆ نوێکردنەوە و گۆڕینی ڕوخسار و تەکنیکی شعری کوردی یعنی سەرکەوتوو نەبوو بۆ بەردەوامیش نەبوون چکە نەیانتوانی بەتەواوی بکەن ڕێچکەی شعری ئازاد بکەنەوە بابێنە سەر زمانی ئاگادارن هەرێک لە قوناغەکان دەربارەی زمانی شعری تایبەتمەندی جیاوازی هەیە هەرێک لە قوناغەکان تایبەتمەندی جیاوازی هەیە زمانی شعری ئەم قوناغە چ بوو بەرەو کوردی پەتی هەنگاوی ناوە یعنی کوردی پەتی یعنی وشەکانی ساف کوردی بوون ئەسڵی دەرەجێک خۆماڵی تەماشاکە هەندێک ماستی خۆماڵی هەمووشی مەعمەل وشتی وایە زۆر شعرەکەەوە هانە بوو دەلێ زمانی شعری ئەو سەردەما قۆناغی سینۆ تا 1950 کوردی پەتی بووە هەموو شعرەکە زۆر بە وشەکانی وشەی کوردی ڕەسن یعنی ئەو نییە کە وشەی بێگانە بەکارهاتن وەکو شعری کلاسیک وشەی فارسی و عەرەبی تورکی تێدا بێتن تەمام لەم قۆناغە وشەکان زیاتر کوردی پەتی بوون هەروەها فەرهەنگی شعری لەم قۆناغەدا زیاتر دەوڵەمەند کراوە باشە فەرهەنگی شعری لەم قۆناغەدا زیاتر دەوڵەمەند کراوە یعنی هەندێک وشەی نوێ بەکارهاتن کە ئەو وشە نوێیانە وایە کرد کە چ بکەن خەڵک زیاتر تاوانچێژ لە شعرەکان وەربگریتن بوارە جیازەکانی خەباتی سیاسی و شعری جوانی سروشت و کێشەکانی ژن دەیان وشەی تریان هێنایە ناوچی ناو شعری کوردی تەماشای ئاگادار بە دەڵێ بوارە جیازەکانی خەباتی سیاسی ئەو یەک شعری جوانی سروشت ئەوە دوو کێشەکانی ژن ئەوە سێ ئەو سێ خاڵە تیان کرد کۆمەڵێک وشەی تریان هێنایە ناو شعری کوردیەوە باشە سیاست کۆمەڵێک وشە هەیە بۆ نە دیکتاتۆری هەیە بۆ نە دەسەڵاتداری هەیە بۆ نمونە چزانم کۆمەڵێک وشە هەیە لە ناو سیاستدا بەکاردێن ئەو وشانە لە ناو سیاستەوە هینان لە ناو دەقە شعرەکاندا بەکارێنینە تەواو کاتی خۆم ئاگداری ئەو حاڵەتەش بن خاڵێکی زۆر گرنگمان هەیە ئەو زارە دەڵێ لەم قۆناغەدا چ بووە سوود لە فۆلکلۆری کوردی وەرگیراوە فۆلکلۆری کوردی ئەدەبی کوردی ڕەسەن زمانی شعری پێ دەوڵەمەند کراوە دەوڵەمەندتر کراوە ئاگادار بە بۆ نمونە قەدریجان لە شعری چ لە شعری کاروانێمە ئەم سوورگرتن لە فۆلکلۆرە دەبینی ئاگادار بە لە امتحانە بۆت بێتەوە لە کام لەم شعرانەدا شاعر سوودی لە فۆلکلۆر وەرگرتەوە زمانی شعری پێ دەوڵەمەندتر کردووە دەڵێ مامۆستا لە شعری کاروانێمە شعرەکەی چییە هی قەدریجانە لە کام قۆناغ نووسرا لە قۆناغی 1930 تا 1958
خاڵش ترمان هەیە ئەمە هەر لەسەر دەڵێن زمانی شعری دەوڵەمەندتر کراوە وایە باشە دەوڵەمەندی زمانی شعر بۆ هۆی چی دەڵێ مامۆستا دەوڵەمەندی زمانی شعر بۆ هۆی فراوانبوونی ئاسۆی بەردەم ئەندێشە ئەندێشە واتە خەیاڵ کاتێک کە تو زمانەکەت دەوڵەمەندترە دەتوانی خەیاڵ زیاتر بکەیت لە شعردا توان لە شعر زۆر ئیشمان بە خەیاڵ دەبێت شعر زۆر ئیش لەسەر خەیاڵی دەکات هەروەها فراوانبوونی ئاسۆی بەردەم ئەندێشە بۆ هۆی چێ فراوانبوونی ئاسۆی بەردەم ئەندێشە بۆ هۆی گۆڕانی وێنەی شعری کاتە تەماشاکە یاساکە ئەو هەیە دەوڵەمەندی زمان دەوڵەمەندی زمانی شعری بۆ هۆی گۆڕانی چ بۆ هۆی فراوانبوونی ئاسۆی بەردەم ئەندێشە فراوانبوونی ئاسۆی بەردەم ئەندێشە بۆ هۆی چی بۆ هۆی گۆڕانی وێنەی شعری وێنە شعری یانی چ وێنە شعری یانی ئەو کاتێک کە شعرێک دەخوێنیەوە هاو وێنەیەک دێتە پێش چای وێنەیەک دێتە پێش چای ئەو وێنەیە کە دێتە پێش چاوت ئەو پێی دەوترێ وێنەی شعری یعنی وەکو تابلۆیەک وەکو نیگارێک وایە ئێستا بۆ منە قوتابیانی بەڕێز کابرا دەڵێ چ کابرا دەڵێ بەژن و باڵاکەت نمونەی هەیکەلی یۆنانیە لار و لەنجەت مۆسیقایە بەستەیە گۆرانیە یان بۆ منە دەڵێ چ دەڵێ پرچێکت هەیە وەکو ڕاپۆنزێڵ وایە پرسە درێژەکەی ڕاپۆنزێڵی ئەو پرسە درێژەکەی ڕاپۆنزێڵی چاوەکە ڕێک وەکو چیا وەکو ژێر پیاڵەیە کەپوت وەکو فستقە لێوت دەڵێ قەیتانە بەژن و باڵاکەت عەرعەریە تەماشایکە دەست و پلت زۆر نەرم و جوانە یەکەو سەرکات و شعرەکەی ئەوها دەخوێنیەوە هەست دەکەی وێنەک دێتە پێش چای پێشی پرس درێژ وشی ڕاپۆنزۆڵی پرسەشی زەردی پێوێ و کەپوی فستقیە و چاوی جوانە وەشی ژێر پیاڵێ و چای کەسکە و شینە و سوزان مۆر و پرتەقاڵیە و بەژن و باڵایشی جوان و ڕێک و پێشی هەیە ئەوڵا ئەو وێنەکە دێتە پێش چای ئەو وێنەکە دێتە پێش چاوت لە ئەدەبیاتدا پێی دەوترێ وێنەی شعری تەواو با ڕسمەکەش ڕەشکەینەوە دەست و پلم لە بۆ ڕسمی بەکەلێک نایە بورم جەماعەت دەڵێ فراوانبوونی ئاسۆی بەردەم ئەندێشە و گۆڕانی بۆ هۆی چی بۆ هۆی گۆڕانی وێنەی شعری ئەوەی لەبیر مەکە ئاگادار بە مەبەستی لە دەربڕین و لەبیر هەست و شاعیرانە بنیاد برێن بابەت و ناوەڕۆکە شعرەکانە پێی بەرجەستە بکرێتن باشە خاڵش ترمان هەیە دەڵێ فراوانبوونی خەباتی نەتەوایەتی بۆ هۆی چی بۆ هۆی بەرەو پێشچوونی سرود ئاگادار بە بەتایبەت سرودەکانی چی بەتایبەت ئەو سرودانە کە لە بۆ جەژنی نەورۆز دەنووسران ئاگادار بە فراوانبوونی خەباتی نەتەوایەتی ئاگادارە فراوانبوونی خەباتی نەتەوایەتی بۆ هۆی بەرەو پێشچوونی سرود باشە سرود ئەو هۆنراوەی کە دەکرێتە گۆرانی یان لە مەجلیسەکان دەگوترێتەوە یان لە کۆڕەکان دەگوترێتەوە بەڵام تایبەتە بە بابەتێک لە بابەتەکان ئاگادار بە یان ئاینی یان ژیجتیما پەروەری زیاتر ئاگادار بە بۆ دوێ دەگوترێت زیاتر پێوترێ سرود دەڵێ فراوانبوونی خەباتی نەتەوایەتی بۆ هۆی بەرەو پێشچوونی سرود بەتایبەت ئەو سرودانەی بۆ نووسران بۆ جەژنی نەورۆز بۆ نمونە شاعرێکمانە شعری بۆ جەژنی نەورۆز نووسی بێ کوراکەر ئەوەی نەزانی دەکاتەوە کورتنی ئاگادار دەکات بە حەد خۆ تا نەچێ سەفرەی چێمان هەیە پیرمەردی شاعیرمان هەیە شعرەکەی بەناوی چییە بەناوی نەورۆز ئێستا خۆم بالی دەرنیاین ئەو گوران لە ئەو گورانی حەسەن زیرەک لە بۆ لێدەم ئام ڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە جێژ خوا بزانم بۆ مۆبایلەکەی لە بۆتان لێ نادەم ئەو هەتا دەیبینمەوە ئەو گۆرانیە دەیتۆزێک بە سەبر بن پێست بە ڕێکلام نییە برنجی مەحموود پێست بە ڕێکلام نییە بەڵام هەندێک جاران ڕێکلام لە هەندێک شتان دەکرێت یاو نازانین چ بڵێتم بەڕاستی ئەوە گۆرانەکەمان ئەوەت کە دەچیە سەفرێک جێ لە گۆرانی نابی گۆرانی چییە ئەو گۆرانە حەسەن زیرەک دەبێتن تەمام شعرەکەی هیچ پیرەمێردە لۆ بەناوی نەورۆزە شعرەکە لۆکەی نووسرا لۆ جەژنی نەورۆز نووسرا هەبزان سەڵە
ئەوزی ئێستا دۆڵمەچی بینی منزڵە دۆڵمەچی گەورە بینی بچێ ئەو دەش دەرێ بچێت دڵۆپەی بچە تەوسکان جەماعەت بینی خۆمان بی بچیت تەوسکان پێچە شایەکی لەوە بکەی و تۆزە گەرم بی ئازە دابەستی دۆڵمەکەی بخۆی بەخوا نازارە یەک نەزانین بخۆم دۆڵمەی دەخۆم یعنی دایم سەعات دوعای دەکەم سڵق ئیشەڵەوە نابێتن قبول نابێ ئەو لە سوحبەتی دەڵێم سڵق گەڵامێ و ئەو مەزم ئەشەیە کە لە بۆ دڵمە بەکارێت دوعای دەکەم ببتە یەک وەرەقە ئەوەندە سعرەکەی گران بی بۆ بی دڵمە حازر نەکرێنە مارێ بە من بی ئەو دوو چاوام دەربینم دڵمەی نەبینم ئەی خوایە دوو لە زادەکەی چەند قەڵب پێی تێک دەچی شعرەکە دەڵێ ئام ڕۆژی ساڵی تازێ نەورۆزە هاتەوە جژنێکی کۆنی کوردە بەخۆشی بەهاتەوە چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەست بوو تاک و پار هەر خوێنی لاوەکان بوو بە گوڵی ئاڵی نەوبەهار ئەو هەنراوە هیچەیە هی پێرەمێردی شاعرە ناوی هەنراوەکە چییە ناوی نەورۆزە بۆچی نووسرایە بۆ جژنی نەورۆز نووسرایە ئەگەر هاتەوە گوتی کام لەم هەنراوانە سرودە ئەوە هەنراوی نەورۆز سرودە دەکرێت بە نیوە دێر بداتێ لە کام قۆناغ نووسرایە لە قۆناغی یەکەم 1939 تا 1958 خاڵش ترشمان هەیە دەڵێ شیعر لە ڕووی تەکنیک و ناوەڕۆکەوە هەڵقوڵاوی ناوجەرگەی کۆمەڵەی کوردەواری بوو گزارشتێکی ڕاستەقینەی ژیانی ئاسایی خەڵک بوو ئاگادار بە لە بیدایەتەکانی ئەو ڕێکۆردی باسم کرد گوتم شعر ڕەنگدانەوەی بار و بیر و بواری کۆمەلگایە ئەو لێرەدا ئەو خاڵی من ئیسپات بوو دەڵێ شاعیران زمان حاڵی بۆ وەفای میلەت بوون خۆیان لە سەنگەری میلەت زیان نەکردوێتەوە ڕووداوی سیاسی و کۆمەڵاتی ئەم قۆناغەی گەلی کوردیان بەردەستە کردووە واتە هەر ڕووداوێکی سیاسی و هەر ڕووداوێکی کۆمەڵاتی کە لەو قۆناغە ڕوویدا بێ شاعیران لە شعرەکانیدا باسییان کردووە و خەڵکیان لێ وشار کردوێتەوە ئاگادار کردوێتەوە لێرەدا هاتینە کۆتایی قۆناغی یەکەم 1939 تا 1958 بە هیوام سوتان لە ڤیدیۆکە بینی بێت ڤیدیۆکە تۆزە درێژ دەبێتەوە بەڵام بە وردەکاری و تەفاسیلی و وردەکارێکی یەکجار زۆرە کە هیچ شەکل لێ نەمێنێتن بە هیوام لە ڤیدیۆکانی داهاتوش لەگەڵمان بەردەوام بن بیرتان نەچێت سەرجەم بابەتەکانی پۆلی 12 لە یوتیوبەکەم دانراوە دەتوانن سودی لێ ببینن تا ڕیکۆردی قۆناغی دۆم هەردەم شاد و سەرفراز کامران بن ئێوە کامەران کوردستان ئاوادان سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه